خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن و ئەم ڕۆژ وتوێژ لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا دەکەین. هەڵبژاردن تەواو بوو، بەڵام پێ ناچێت ئەنجامە بەراییەکان بە خواستی پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوای تورکیا بێ، هەر بۆیە وەک سەرۆکی تورکیا دەڵێ بە ئەم قۆناغی پاش هەڵبژاردن ناو بنرێ قۆناغی پشتڕاستکردنەوەی ئەنجامەکان. لایەنەکان چی دەکەن؟ مافێکی زۆر ئاسایی و سادەی خۆیان پیادە دەکەن و ڕێوشێنی یاسایی خۆیان دەگرنەبەر بەهۆی ئەنجامەکانەوە. پرۆسی هەڵبژاردن تەواو بوو، ئێستا پرۆسەیەکی یاسایی هەیە. ئەنجومەنی باڵای هەڵبژاردن خاوەنی بڕیارە لەم پرۆسە یاساییەدا ئەنجامی کۆتایی لەو ئەنجومەنەوە ڕادەگەێنرێت و بڕیاری کۆتاییش هەر لەوەیە. ڕەجەب تەیب ئەردۆغان شکستی لایەنەکەی لە هەڵبژاردنەکەی ڕۆژی یەکشەممەی کۆتایی مانگی سێ لە وڵاتانی تر دەنێت و دەڵێت ئەو وڵاتانە ئەمەیان وەک ئاماژەیەک بە ئەوروپا و ئەمریکا دەستیان وەرداوەتە کاروباری تورکیاوە. ئەوان ئێستا دەستیان کردووە بە هەوڵەکانیان بۆ دەستێوەردانی کاروباری ناوخۆی تورکیا. دەبێت ئەوانە بزانن نابێت تەنها وەک وڵاتێک سەیری تورکیا بکرێت. هەموو لایەک پێویستە پێگەی خۆی بزانێت لە تورکیا وانەیەکی دیموکراسی درا بە هەموو جیهان لە ڕێی بەشداریکردنی لە سەدا 82 بۆ 83 خەڵک لە هەڵبژاردنەکاندا. ئەی دەبێت ئۆپۆزیسیۆنی تورکیا چ ڕێوشێنێک بگرێتە بەر بە تایبەتیش پاش ئەوەی کاندیدی جەهەپە توانی سەرکەوتووی هەڵبژاردنەکە بێ لە شاری ئەستەمبوڵ و لە بەرامبەر هەنگاوەکانی ئاکەپا چی دەکات؟ لە ئێستادا ژینگەیەکی وهانە هاتۆتە ئارەوە کە پێویست بە پلانی بی بکات. ژمارەکان و ئەژمارکردنەوەش ڕوون و ئاشکران، دەنگەکان دەبینین و هەروەهاش بەرەنجامی ئەم هەوڵەش دەبینین. هەر بۆیە ئێستادا پێویست بە بیرکردنەوە ناکات لە پلانی بی. نکۆڵی ناکرێت لەوەی قەیرانی ئابووری تورکیا کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر دەنگدەرانی وڵاتەکە وەک شیکەرەوە دەڵێن، بەڵام هەر ئەو دەڕمانی ئابووریە نییە بەتەنها. پێم وایە قەیرانی ئابووری یارمەتی دەربووە لە بەرزکردنەوە و هێنانە ئارای ئەو هەموو پشێویە. لەوانەشە ئەمە یارمەتی دەربوو بێت بۆ ئەوانەی دوودڵ بوون لە دەنگدان بە ئۆردگان. بەڵام شتیش هەبوون کە ئۆپۆزیسیۆن بە دروستی کردوونی، لەوانەیە ئەمەش یارمەتی دەربوو بێت. وەک شیکەرەوە دەڵێن دەنگدەرانی تورکیا زۆرێک چاوەڕوانی بە جێگەیانی پەیمانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان بوون و ئەمەش ڕێژەی جەماوەری ئەردۆغانی کەم کردەوە. گەلی تورکیا چاویان لەسەر چارەسەرەیەکی ڕاستەقینەیە، نەک هەر تەنها پەیماندان، بە تایبەتیش لەسەر ئەو دۆسیانەی جێفشارن وەک داتەپینی ئابووری، بێکاری، هەڵاوسانی دراوی، دابەزینی نرخی لیرە بەرامبەر دۆلار. جا بەڕاستی پێم وایە بێمتمانیەکی زۆر هەبووە بەرامبەر ئەو هەموو پەیمانانەی دران. شارەزا لەو بڕوایەدان تەنانەت ئەگەر ئەنجامە فەرمیەکانی هەڵبژاردنەکەش هاوشێوەی ئەم ئەنجامە بەراییانە بن، پێ ناچێت کاریگەریەکی دەستبەجێیی هەبێ بەسەر سیاسەتی نیشتیمانی تورکیاوە، بەڵام ئاماژە بەوە دەکەن کە دەشێ وەک سەرەتایەکی ئاڵوگۆڕی سیاسی لە تورکیادا سەیر بکرێت. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنامەیە میوانداری دکتۆر مستەفا گوربوز دەکات. دکتۆر مستەفا لە زانکۆی ئەمریکایی لە واشنگتن پسپۆڕی زانستە سیاسیەکانە و لە نزیکەوە چاودێری پەرەسەندنە سیاسیەکانی ناو تورکیا دەکات. هەروەهاش ئارام هامپەریان، ئارام سەرۆکی کۆمەڵەی نیشتیمانی ئەرمانیەکانە لە ئەمریکا و شارەزای کاروباری سیاسی و کۆمەڵایەتی تورکیاشە. دکتۆر مستەفا ئارام سەرەتا زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. دکتۆر مستەفا لە لای تۆ دەست پێ دەکەم. یەکەم پرسیارم هەڵبژاردن تەواو بوو، بەڵام پێ ناچێت هەروە بە زوویی ئەنجامەکانی کۆتایی ئەم هەڵبژاردنە ئەنجامە فەرمیەکان ڕابگەیەنرێت. هۆکارەکە هەر تەنها ئەکەپەیە کە لە شارە گەورەکاندا دۆڕانوێتی یا فاکتەری تریشەیە لێرەدا ڕۆڵی خۆی بینیوە. من دەڵێم ئەوە لایەنی فەرمانڕەوای داخۆرپاند و چاوەڕوانی ئەو ئەنجامانە نەبوون، بە تایبەتیش ئەستەمبوڵ. نزیکەی هەر هەموو ڕاوەرگرتنە گشتیەکانی لە چەند بانگی ڕابردوودا کراون، تەنها یەکێک یان دوانیان ئەنجامەکانیان ئەوە بوون کە لەوانەیە کاندیدی ئۆپۆزیسیۆن هەڵبژاردنەکە بباتەوە. ئەوانی تر هەمووی دەیانگوت ئاکەپە دەیباتەوە، بەڵام لە هەموو ڕاوەرگرتنەکاندا ئەنکەرا چاوەڕوان کراو بوو کە ئاکەپە بیدۆڕێنێت. جا هۆکار زۆرن بۆ
ناکرێتەوە ئەو خورپەیەی ئاکەپا چونکە وەک ئەردوگان دەڵێت ئەوەی ئەستەمبول بباتەوە ینی هەموو تورکیای بردێتەوە. ئەستەمبول ینی زۆربەی کۆنتراکتەکانی حکومت ینی دۆستایەتی ینی پەیوەندی لەگەڵ میدیادا. بەگشتی ئەستەمبول بۆ ئاکەپا تۆڕە نیشتیمانیەکەیە چونکە کە ئەستەمبول دەدۆڕێنیت ئەوە شیانی داکشانی ئاکەپا هەیە لە ئایندەدا. با ئەوشمان بیر نەچێت ئەردوگان لە ئەستەمبولەوە گەیشتووە بەو هەموو هێژوو دەسەڵاتی ئێستا هەیەی لەو کاتەوەی کە شارەوانی ئەستەمبول بوو دەستی کرد بە دروستکردنی تۆڕی خۆی لەسەر ئاستی نیشتیمانی. ئارام وەکو دکتۆر مستەفا ئاماژەی پێکرد ئەردۆگان پێمان دەڵێ ئەوەی ئەستەمبول بباتەوە ینی تورکیای بردوێتەوە. ئەمە بۆ ئایندە چه ئاماژەیەکە بۆ پارتی دادی و گەشە پێدان ینی پێ دوایە لە هەڵبژاردننی ئایندەی نیشتیمانیدا بە تایبەتی پۆستی سەر کۆمار بێ هەڵبژاردننی ئایندەی پەرلەماندا بێ ئەم شکستەی ئاکەپا ببێتە بنچینەیەک بۆ داهاتویان. بەڵێ پێم وایە و بە تەواوەتیش هاوڕێ دکتۆر مستەفام و ئەردوگان و حکوومەتەکەی لە ئاستێکی باشی بەڕێوەبردنی وڵاتەکەدا نەبوون و ئۆپۆزیسیۆنیش کاری خۆی کردووە بۆ چەند ساڵێک ڕەجەب تایب ئەردۆغان بەرەو پێشچوونی هەبووە بەڵام ئێستا دوای شکستەکانی کەوتوتە بیان و هێنانەوە و لۆمەکە لە ئەستۆی کاراکتەرە نێونەتەوەیەکان دێنێت بۆ پاشەکشانەی کردوونی ئەمانش دەکرێت وەک نیشانەیەک لیان بڕوانرێت بۆ دەستپێکی کوتای هاتن بەو سیستەمی بنیادی ناوە. ئەگەر وابێ ئۆپۆزیسیۆنی تورکیا بە تایبەتی ژیانی ئۆپۆزیسیۆن هەرە گەورەکە کە ئێستا جاهپەیە ئەتوانێت ئەو ئەرکە لە ئەستۆ بگرێ ئەو زمینەیە بڕەخسێنێ لە پاش ئەم هەموو ساڵی پارتی داد و گەشە پێدان کە لە فەرمانڕەوایەتی تورکیادا بوون. ئەمە بەڕاستی پرسیارێکی زۆر باشە قورسە بتوانرێت بزانرێت شتەکان چۆن و بەچە ئاراستەیدا پەرە دەسێنن بەڵام بۆ ئێستا پێدەچێت جەهاپە ئالترناتیڤ بێت وەک ئەرمەنیایەک دەڵێم جیاوازی نێوان لایەنەکان زۆر گرنگن و وەک دەبینین جیاوازێکی زۆر و گەورەش هەن لە نێوانیاندا بە دڵنیایەوە لێرەدا زۆر فاکتەر هەن کاتێک دێتە سەر دۆسیەکانی کەمایەتیەکان لە تورکیادا یان ئەرمەنیا وەک دراوسەی تورکیا شتەکان بەبارێکی تردا دەبن بۆ نمونە هەدەپە ڕوانینێکی باشتری هەیە بەرامبەر ئەرمەنیاییەکان و هیوادارین ئەم جۆرە ڕوانینیانە باشتر جێگیر بکەن هاوکاتی هەر گۆڕانکاریەک لە سیستەمەکەدا. دکتۆر مستەفا حەزەکەم ڕای تۆش لەسەر هەمان پرسیار بزانم. بەپێی بە دوواداچوونەکانی کردو من ئەم جاریان جەهاپا تێگەشتنێکی باشی هەبووە بۆ یاریەکە و هەوڵەکانی بۆ گەشتن بە زۆرێک لە لایەنەکانی ناوململانیەکان نزیک بوونەوە لە پارتی باش کە لایەنێکی نەتەوەیی و ڕکەبەری مەهاپەیە لە هەمان کاتیشدا نزیک بوونەوە لە هەدەپە ئەمانە کاری باش بوون بۆ جەهاپە کورد یان با بڵێم هەدەپە کاندیدی نەبوو لە ئەستەمبول و پشتیوانی لە کاندیدەکەی جەهاپە کرد لێرەدا کورد بووە بڕیاردەر جەهاپەی سەرخست و لەوانەشە لە پشت دەرگای داخراوە ڕێکەوتنیان کردی بێت هەر بۆیە دەڵێن ئەم جارە جەهاپە تێگەیشتنی هەبووە لەوەی کارەکە چۆن دەکرێت بەوەی نەرمتر بن نەک هەر ئایدۆلۆژیا بەکاربێنن دەزانین جەهاپە لایەنێکە و مێژوویەکی هەیە هەندێک وەک ئەتاتورک دەیبینن و خۆشیان دەوێت هەندێکیش دەڵێن لایەنی دەستە بژێریەکانە و جەمسەرگیرە بەڵام هەر لە هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە توانی ئەو جۆرە ڕوانینانە لەسەر خۆی لا بدات. ئارام هەروەکو هەموو دەزانین ینی ئەردۆگان و ئاکپارتیش بەیەکەوە ئەم ئەنجامانیان پێ قبول نیە داوای سەر لە نوێ ئەژمارکردنەوەی دەنگەکانیان کردووە داوای پێداچوونەوەیان کردووە تەنانەت ینی ئاماژە بەوە دەکا ئەو سندوقانەی دەنگدان وەکو تاوانێکی بە بەرنمەیە بەرامبەر بە ئاکەپە کراوە. پێ دوایە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە تورکیادا ئەوەندە لەژێر کاریگەری ئەردۆگاندا بن کە ئەم ئەنجامانە هەڵوەشێنێتەوە ئەم ئەنجامە بەرایانەی ڕاگەیەنراون. بەڵێ وەگرێوێکی زۆر گەورەش لەسەر ئەوە دەکەم پێکاتەکانی دەوڵەتی تورکیا کەوتونە ژێر کۆنتڕۆلی ئەردۆگانەوە کاتێک هەڵبژاردن دەباتەوە دەکاتە فەرمانێکی فەرمی و کاتێکی هەڵبژاردن دەدۆڕێنێت ئەوە بیان دەهێنێتەوە و لۆمەکان دەخاتە ئەستۆی هەموو کەسێک تەنها خۆی نەبێت. جا بەڵێ دەتوانین چاوەڕوانی ئەوە بکەین هەموو سەرچاوەکانی بەردەستی بەکار بهێنێت بۆ گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردن بەو شێوەی خۆی دەیەوێت. لەگەڵەوەشدا کە لە ژیانی سیاسی تورکیادا هەڵبژاردن بە هەنگاوێکی گرنگی وەک دەگوترێ پرۆسەی دیموکراسی دادەنرێ بەڵام پێدەچێ هەر هیچ نەبێ بەشێکی خەڵک بە بێزاریەوە لە هەڵبژاردن بڕوانن. من هیچ جیوایەکم نییە پێم وانێ شتەکان باش بن شتێک نەماوە بۆ وتن ینی چی بڵێم زۆر فاکتەری ئابووری هەن تەنانەت پێم وانە خوێندنیشم باش بوو بێت پێم وانە دۆسیەکانی ناوخۆیی و دەرەوەی بەباشی بەڕێوەچوو بن.
کەمیش نین ئەوانەی بڕوایان وایە هەڵبژاردنەکانی ئەم نزیکە چارەکە سەدەیەی ڕابردووی تورکیا ڕەهەندی تاکە کەسی لە خۆگرتووە. هەڵبژاردن هەرتەنها وەک پرۆسەیەک دەکرێت بۆ ڕەوایدان بە ڕەجەب تایب ئەردوغان. ئیتر شتەکانی تر هیچ گرنگ نییە. ئەردوغان دەتوانێت چی دەیەوێت بیکات. خەڵک لە تورکیا دەڵێن بۆ دەگەڕێن بە شوێن هۆکارەکانی سەرکەوتنی جەهەپە لە شارێکی وەک ئەستەمبولدا، چونکە هۆکارەکانی شکستی لایەنی فەرمانڕەوا ئاشکران. شکستیان هێنا چونکە پارتی نەیتوانی ئامانجەکەی خۆی بپێکێت لەڕێگە ئەو بەرنامەیەکی هەیبوو بۆهۆی ڕەوشی ئابووری سیاسی و دۆڕاندی و هەروەها بۆهۆی بێکاریشەوە. دۆسەی هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا لە تورکیادا لای ئەوروپاییەکانیش جێی نیگەرانیە و ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی پرسیارگەلێکی زۆری لەسەر پرۆسەی هەڵبژاردن دروست کردووە. ئێمە نیگەرانین وەکو ئەنجومەنی چاودێری هەڵبژاردننی یەکێتی ئەوروپا چونکە بە تەواوەتی دڵنیانین لەوەی لە تورکیادا ژینگەی هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا هەبێت کە پێویستە بۆ هەڵبژاردنێکی دیموکراسیانە بە پێی بەها و پرەنسیبەکانی ئەوروپا. دکتۆر مستەفا بەپێی هەموو ئەوانەی کە گوێمان لێبوو پرسیار و گومانێکی ئێجگار زۆر لەسەر تەواوی پرۆسەی هەڵبژاردن هەیە لە تورکیادا چ شتێک ئەمە چارەسەر دەکات؟ بەڵێ بەڕاستی ئەو هەمیشە کێشەیە و بە تایبەتیش کاتێک دەڕوانی تا ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنەی شارەوانەکان لە شرناخ یان لە ناوچە کوردنشینەکانی تردا بەگشتی ئۆپۆزیسیۆن لە تورکیادا نیگەرانە لەوەی هەڵبژاردنەکان لە لایەن پارتی فەرمانڕەواوە دەزراون. ئاکەپە بەرامبەر بەو نیگەرانیانە کێشەی نییە، تەنانەت ئەوە تا ئەستەمبول دەبینین ئۆپۆزیسیۆن بردوێتیەوە، بەڵام ئاکەپە دەڵێت کەم و کووری و فێڵ و تەڵەکە کراوە. بەڵام بۆ نمونە کاتێک باز لە شەرناک دەکەین لە 4 هەڵبژاردننی پێشووتردا نزیکەی لە 15 بۆ لە 3 دەنگەکانی هەبووە، کەچی لەمەی ئەم ساڵی شارەوانەکاندا دەبینیت لە 60 دەنگەکانی بۆ خۆی بردووە. لەم ماوەی ڕابردوودا هەڵبژاردن زۆر کراون لە تورکیا. لە شرناخ ڕێژەی دەنگەکانی ئەکەپە هەر ئەوە بووە کە باسم کرد، بەڵام ئێستا بۆتە لە 160 و ئەمەش بردنەوەیکی گەورەیە. هەندێک ئەنجامی باشی تریش هەن بۆ ئاکەپە لە ڕۆژهەڵاتی تورکیادا. ئەمانەش وەهایان کردووە پارتی فەرمانڕەوا بڵێت ئەوە تا ئەوە پشتیوانی خەڵکە بۆ سیاسەتەکانی ئاکەپە، بە تایبەتی سیاسەتی دانانی خەڵکی متمانە پێکراوی خۆی لە بری کار بەدەستە هەڵبژێردراوە کوردەکان و گونەهبارکردنیان بە تیرۆر و ئاکەپە دەڵێت ئەوە تا هەدەپە لە هەڵبژاردندا دۆڕا. جا ئەوە ڕاستیە کە تەواوی وێنەکە خراپە. ئەگەر سەیرێکی سەردێری ڕۆژنامەکانی تورکیا بکەین دەبینین چه هەڵایەکیان ناوەتەوە لەسەر هەڵبژاردنەکان لە ناوچە کورد نشینەکاندا و ئەو هەموو دەنگە دراوە بە ئاکەپە. جا بەڕاستی ئەمە کێشەیە. ئاکەپە لە ڕۆژئاوای وڵاتەکە دەدۆڕێت، بەڵام لە ناوچە کوردنشینەکاندا هەڵبژاردن دەباتەوە. ئەمەیە وا دەکات گومان و پرسیار لەسەر پرۆسی هەڵبژاردن هەبن. ئەوە تا هەدەپە دۆسیەی خۆی بردوۆتە دادگا بەهۆی وەک دەڵێت ئەو فێڵ و تەڵەکانی لە هەڵبژاردنەکەدا کراون. ئێدی لەژێر سایی باری نائاسایی و فشارەکان و ئەوەی کە زۆرێک لە سیاسەتمەداران لە زیندان نراون هەر ئەو وێنەیە دەبینیت بە تایبەتی کە سەیری ناوچە کوردنشینەکان دەکەیت. باش شتێکی تریش زیاد بکەم لە ناوچە کوردنشینەکاندا ئەو تۆڕ و هەستە نیشتیمانی لەسەر ئەستەمبول باسمان کرد لە ناوچەکانی کوردەکاندا زۆر زیاترە و دڵنیاشم لەوەی کاتێک خەڵک دەچنە دەنگدان ئەو هەست و تووڕە نیشتیمانی خۆیان لە بیرە. ئەگەر بکرێت بە کورتی زۆر بە کورتی پێمی بڵێ لەم هەڵبژاردنەیە هەستم نەکرد لە ئەنگرانی فەتحوڵا گولان بەشداریەشی ئەو تۆیان هەبێ، دەنگیشی ئەو تۆیان هەبێ، یاخو ئەمانیش با بڵین لەگەڵ لایەنی ترە چوونەتە ئەو پرۆسەیەوە کامیانە. جا ئەوە ئەردوگان بەو شێوەی باسی دەکاتیان هەر هیچ نەبێت لایەنگرانی ئەردوگان و میدیاکانی سەر بە حکومت ئەو ئاماژانە دەدەن. کاتێک ئەردوگان وتی تاوانی بە بەرنامە لەوانەیە مەبەستی لە لایەنگرانی فەتحوڵا گولێن بوو بێت. میدیای تورکیا و ئەوانی سەر بە حکومەتن دەڵێن ئەوەی ڕووی داوە هەوڵی کودێتایە و درێژەی کودێتا سەر گرتووەکەی پێشووی فەتحوڵا گولێن و لایەنگرانێتی. بەڵام جەهەپە و لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تر دەڵێن چۆن ئەوە دەبێت. لە کاتێکدا لە هەڵبژاردنەکانی پێشووتردا لەگەڵتاندا بوون و شتێکی وەها لە سەریان نەبیسترا کەچی ئەم جارە بەم شێوەیە باز دەکرێن لە کاتێکدا بوونیان نییە لە جومگەکانی بیرۆکراسیەتی ئەم وڵاتەدا و هیچ ئامادەیەکیشیان نییە لە پرۆسی هەڵبژاردندا. هەر بۆیە ئەوەی من دەیبینم لەم پرۆسی هەڵبژاردنەدا ئەوەیە لایەنی فەرمانڕەوا ماشێنێکی گەورەی پروپاگەندەکردن بەکاردەهێنێت لە کاتێکدا ئەوە دیمەنەکە نییە کە میدیاکانی سەر بە حکومەت باسی دەکەن.
ئارام پێشتر ئاماژە بە بواری دیموکراسی دەکرا لە تورکیادا بەڵام ئێستا زۆرێک لە ناو تورکیا ئاماژە بە دۆسەی دیکتاتۆریەکەن بە گەندەڵی دەکەن بە شکستی ئابووری دەکەن بە هەموو شتێک لەگەڵ ئەمانە هەمووشیدا بەڵام وەکو سەرچاوەکان ئاماژەی پێ دەکەن نزیکەی 1970 بۆ 84 خەڵک بەشداری لە دەنگداندا کردبوو بۆچی؟ Again, a very good question. I would share Dr. Mustafa's. ئەمەش پرسیارێکی زۆر باشە هاوڕاشم لەگەڵ ڕاوەکەی دکتۆر مستەفادا کە ڕۆژەکە لە ئاستێکی بەرزدا ئاڵۆزە بەڵام ئەگەر چەندوانەیەک لە هەفتەکانی بەر هەڵبژاردنەوە وەربگرین دەگەینەوە ئەو بەرەنجامی خواسی تورکیادا هەیە بۆ فرەیی بۆ نێشتنی کنترۆلکردنی هەموو شتێک لایەن ئەردۆگانەوە مەرجش نییە ئەو هێزانە لە هەموو شتێک دەتەبابن بەڵام لەو دوو ئامانجەدا هاوڕان تا ئێستا هاوبەندیەک هەیە بۆ کۆتایی هێنان بەو کنترۆلکردنەوەی ئەردۆگان ئەو جاش دواتر دەتوانین سەرۆسەدا لەگەڵ دۆسیەکانی خۆناغی پاش ئەردۆگاندا بکەن و بکەونە پێشبڕکەی خۆیان لەسەر سیاست و ڕێبازەکانی تریان لەوانەش هەر لە ئێستاشدا دەنگی جیاواز ناو پارتی داد و گەشەبێدان داهبێت تولۆمەکە لە ئەستۆی ئەمیان ئەوی ناو ئاکەفێ بنێن بۆ ئەو پاشەخشەیە هەرچەند هێشتا ئەردوگان ڕۆڵی گرنگیان هەیە بەڵام خەڵکی گەنج و بیرتیش بیر لەوە دەکەنەوە کە هەنگاوی داهاتوو دەبێت چی بێت ئاماژە بۆ دەکەی کە دەڵی دەنگی جیا لە ناو ئاکەپەدا هەیە بەڕای تۆ ئەو دەنگە جیاوازانە ینی لە ئەندێکی دووردا بێ یان نزیکدا بێ دابەش دەبن جیابوونەوە دروست دەبێت لە ناو ئاکپارتیە Not too soon, I think. نا پێم وانێ بم زوان شتێکی ئەوها ڕوو بدات ئەوە کەوتوتە سەر زۆر شت خواستەکان چۆن دەبن چندێک بە توکمەی و کارامەیەوە دەردەبڕدرێن لەلایەن ئەوانەی پێشبڕکێ دەکەن لەسەر پێشەی گێردۆگان ئەمە بۆ دەرەوەی ئاکەپەش دروستە کاریگەریەکانی کێشە و گرفتە ناوخۆیەکان لە ناو ئاکەپەدا و ڕنگدانی ناو پێشبڕکیەکانی وڵاتەکەدا جا بەڕاستی وەک ئەرمەنیایەک وەک شیکەرەوەیەکیش لەگەڵ ئەو هەموو فرەلایەنیەدا نیم بەڵام وەک ڕێباز و سیاست دەخوازین مافی زیاتی کەمایەتەکان ببینێ لە تورکیادا لە کاتێکدا کاراکترە گەورەکان سیاست و ڕێبازی جیاوازیان هەیە جا هەر چۆنێک بێت خواستەیەکە ئەو فرەلایەنیە بۆ ئەمە بەستە بەکاربهێنرێت ئەگەڕێمەوە بۆلاتان بەبێ ئەم هەڵبژاردنەش دابەشبوونێکی سیاسی لە ناو کۆمەڵگەی تورکیادا هەبووە و ئێستاش بە ئاسانی نەکار هەست بەو دابەشبوونە دەکرێت بەڵکو کەلێنی جیاوازیەکانیش گەورەتر بوون ئەگەر ئیمامۆغڵو بەڕەوایی هەڵبژاردننی بردوێتەوە و هەڵبژاردنیشی یەکلاکەرەوەیە با پۆستی خۆی وەربگرێت خۆ ئەگەر وانە بێت و ڕێگەی تر بگرێتە بەر ئەوە وێناکردنی وڵاتەکەمان تەلخ دەبێت بەڕاستیش هەڵبژاردن بۆ پۆستە خۆجیەکان کراوە و هێشتاش ئەردۆگان سەرۆکە و وڵاتەکە بەڕێوە دەبات بەشێک لە دەنگدەران و بڕوایەدان پێویستە هەمیشە بە گرنگی و لە پرۆسەی هەڵبژاردن بنڕوادرێت تا وڵاتەکەیان نەکەوێتە بەرتوانج لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەیی. ئەنجامەکانی دەنگدان هەرچیەک بن بۆ ئێمە دیموکراسی باشترین شتە و داکوکی لە دیموکراسی دەکەین. هەڵاو کەم و کۆڕی لە دیموکراسیدا دروست دەبن و پێشتریش ڕۆیان داوە. بۆ چارەسەرکردنیش ڕێوشێنی تایبەت هەن هەرچۆنێک بێت من لەگەڵ ئەوکاری ئیمامۆغڵودا نەبووم کە لە تیانوسی مەزاری ئەتاتورکدا نووسی شارەوان دەکرا چەند ڕۆژێکی تر چاوەڕوان بواە چونکە هێشتا هیچ نییە تا ئەو ڕۆژەی بە فەرمی ڕادەگەیەنرێت بۆ بەشێکی تری دەنگدەران هەبوونی گۆڕانکاری لە ژیانی سیاسیدا و بڕوابوون بە ئاڵ و گۆڕێکی ئاشتیانەی دەسەڵاتەکان زەمینەی ئایندەیەکی گەشە بۆ وڵاتەکەیان هەمیشە گۆڕانکاری شتێکی باشە 5 ساڵ وەک شارەوان دەتوانرێت زۆر شت بە دوای خۆیدا بهێنن لەو ماوەیەدا دەرفەتمان دەبێت بۆ هەڵسەنگانی باشەکان و خراپەکان لەو باوەڕەدا گۆڕانکاری و ڕوانینی جیاواز هەمیشە دەبێتە مایە بەرەو پێشچوون باڵادەستی هەمیشە پڕکێشەیە ئێستا هەر چێک نەبێت ژینگەیەک بۆ پێشبڕکێ هەڵبژاردن هەیە ڕۆژانی داهاتوو ئەنجامەکان دەبینین و ڕۆژێکی پڕ لە هیوامان بۆ هەیە لای کاندیدەکەی جەهەپەش لە ئەستانبوڵ گۆڕانکاریە سیاسیەکان لەوێەوە دەست پێ دەکەن کە لە ئەرک و بەرپرسیارەتیەکاندا سەرکەوتن بەدەست بێ نەکار تەنها لە هەڵبژاردندا. ئەم جۆرە گۆڕانکاریانە لە بواری سیاسیدا دەست پێکن نەگەنجام جا بۆ ئەوەی بگەینە ئەنجام ئەوە پێویستە سەرکەوتوو بیت لە پرۆسەکەدا بەڵێ گۆڕانکاری لە ئەستانبوڵ هاتۆتە ئاراوە بەڵام بیرمان نەچێت بەرپرسیارەتێکەشمان گەورەیە و بێ هیچ چەند و چوونێکیش دەبێت سەرکەوتوو بین تایدا ئەگەر سەرکەوتوو بین ئەوە بڕۆمان وایە دڵنیاشین لەوەی هەر ئەوەها دەبێت و ژینگەی سیاسی لە تووشیادا دەگۆڕێت و تۆکمەش دەبێت. دکتۆر مستەفا بەرەوەی پشینە ئەو ڤیددیوانەی کە ئێستا بڵاومانکردنەوە هەستم کرد کە دەتەوێت شتێک بڵێ سەبارەت بە جیاوازی لە ناو ئاکپارتیدا ئەگەر بکرێسە بە کورتی پێمان بڵێ.
بەڵێ بە کورتی بیڵم چەند هەفتەیەک بەر لە هەڵبژاردنەکە دەنگۆ هەبوون لەبارەی ئەوەی ئەحمەد داودۆغڵو سەرۆک وەزیری پێشوو هەروەهاش عەلی بابەجان وەزیری پێشووی دارایی پارتێکی نوێ لەسەر ئاسی تورکیادا دەمەزرێنن. ئەم دەنگۆیانە هێشتاش لە پاش هەڵبژاردنیش بە شێوەیەکی بەهێز ئاماژەیان پێدەدرێت. بە دڵنیاییشەوە باس و خواست هەن کە لەوانەیە لە ئایندەیەکی زۆر نزیکدا هەندێک ڕاگەیاندن لەو بارەوە ببیسترێن. ئەلبەت ئەمە ئاماژەی بەهێز هەن بۆی و خۆیشی لە خۆیدا گرنگە کاتێک دەیبیستیت باس لەم دۆسیە دەکرێت. جا ئەگەر وەها بێت ئەوە زوو بە زوو هەست بە شێوازی پێشبڕکێ و ململانیەکە دەکەیت. خۆ ئەگەر وەهاش نەبوو ئەوە ناکرێت ئەو دەرفەتە بەهێند وەرنەگریت کە باسکردنی لە ئەنکەرە و لە شوێنەکانی تریش هەن و باسیش لەوە دەکرێت کە گرنگە ڕاستی میاندرە و هەبێت تا ژمارەیەکی زیاتری یاریە سیاسیەکان هەبن. سەبارەت بە دابەشبوونی کۆمەڵگەی تورکیا. گەلی تورکیا دابەشبوونێکی ئاشکرای پێوە دیارە لە پاش ئەم هەڵبژاردنەوە ینی پێ وایە جۆرێک لە نزیک بوونەوە لە نێوان ئەو بەشە دابەشبووانەدا دروست بێ و یەک گرتوویەک هاواڵ وێستەیەک شتێکی لەو بابەتە دروست بێ یاخۆ ئەم دابەشبوونە بۆ بە بەشێک لە سروشتی سیاسی کۆمەڵگەی تورکی. ئەمە دەکەوێتە سەر استراتیژیەتی لایەنە سیاسەکان هەروەهاش دەکەوێتە سەر بژارە واقعیەکانەوە. بۆ نمونە جەهەپە بژارەیەکی واقعیانی هەبوو لە هەڵبژاردنەکانی پێشوودا وەهایان نەکرد بەڵام لەمەی کۆتایی مانگی سێدا لەگەڵ کوردەکاندا کردی. ئەنجامەکەشی چنیەوە سەرکەوت و کوردیش سەرکەوت و سوودی هەبوو بووی. هەمان شتیش بۆ پارتی باش ڕاستە هەرچەندە لە ژینگە سیاسەکەی مەهەپەوە هاتووە بەڵام پێویستە هەڵسەنگاندنی خۆی بکات و هاوتەریب نەبێت بە هزری ئەو پەڕینەتەوە پەرستی و دژە کورد وەک مەهەپە. من ناڵێم پارتی باش وەها دەکات بەڵکو دەڵێم کەوتوتە سەر خۆی ئەمە بکات یان نیکات بەڵام دەڵێم کە بەرنامەی لایەنە سیاسەکان زۆر گرنگن بۆ دیاریکردن و ئاراستەکردنی ڕایگشتی لەوانەیە تا ئەندازەیەک بە هیوا بم بەڵام هیواکەم بە ئاگاهیەوەیە. ئەگەر لایەنەکانی ڕاستی میانڕە و ڕێگەی خۆیان هەبێت بۆ هاتنە دەرەوە لەو باڵا دەستەی ئاکەپا ئەوە لەوانەیە پێشبڕکێکی زیاتر دروست ببن و لە کاتێکیشدا زۆرتر دەبێت ئەواشیانی زۆرە سووربوونە ئایدۆلۆژیەکان بکەونە پاشەکشە ئەوە ئیتر ڕەوشی ئابووری و دنیای واقعی زیاتر دێنە پێش. ئێستا ئاکەپە و مەهەپا فەرمانڕەوای تورکیان لەسەر بنچینەی ئایدۆلۆژی نەتەوە پەرستی تورک نەک لەسەر بنەمای ئابووری و واقعی جیهانی. بابشمە لای ئارام وەکو دکتۆریش باسی کرد ئەکەپە و مەهەپە بەیەکەوە تورکیا بەڕێوە دەبن و فەرمانڕەوای تورکیان. ئەکەپە و مەهەپە دوو دنیای ئێجگار جیاوازن لە یەک. چۆن خەڵک ئەتوانێت متمانە بە بەرنمەیەکی هاوبەشی نێوان ئەم دوو لایەنە بدا لە تورکیادا. توان بڵێم کە ئەردوگان سوودی لەوە بینەوە کە لە یەک کاتدا ئۆپۆزیسیۆنەکان یاری دامایان دەکرد و خۆی یاری شەتەنجی دەکرد. دواتر ئۆپۆزیسیۆنەکان لە یاریەکە تێگەیشتن و شێوازی یاری خۆیان گۆڕی و دەستیان کرد بە پێشبڕکێکردن. جا ئێستا لە بەردەم ئەو پرسیارە داین ئایا بەرسفی ئەردوگان چۆن دەبێت؟ ئایا هێندێک تر ئاستی جەماوەریەکەی دادەبەزێت و دەسەڵاتەکانی دابش دەکاتەوە یان بەرەو تاقڕەوی زیاتر دەڕوات یانی ژەوەتە دەبێت بە ئەنجامەکان قایل بێت و بڵێت ئەمە واقعەیەکی نوێ و هەرخۆشی کەسی سەرەکیە و دەکەم پشتپڕکەی لەگەڵ ئەم واقعە نوێدا. ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێستا تیایداین لە تورکیادا. ینی بەمانایش کە پێم دەڵێ ئەگەر ئێستاش لە فەرمانڕەوایەتیەکە بەیەکەوە کۆبوو بنەوە بەڵام مەرجنێ بۆ ئایندە هەروە بێ. تا بە شێوەیەکی تر بڵێم لە ڕوانگەی سیاسیەوە هەرگیز جیاوازیەکی گەورە لە نێوان ئەو دوو هێزدانیە و واتە ئاکەپە و مەهاپا بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر مافی کەمایەتەکان وەک ئەرمەنیەکان و کورد و ئەوانی تریش دەشێت کەمێک دووربنلێک بەڵام جیاوازیگە ئەو تۆ نیە لە نێوانیاندا. بەڵام لە ڕووی فرەیەوە دوو لایەنیان سیان پێکەوە وڵات بەڕێوەبەرن ئەوە بێگومان دیدی جیاوازن دەبێت. بەڵام ئەوەی بگەێنە ئەو خاڵەی سیاسەت و ڕێبازەکە باشتر دەبن کە لەسەر هەر هیچ نەبێت ژمارەێک لە دۆسیەکان ئاواشتێک گونجاو دەبێت و لەڕێ ئەو فرلایەنیەوە کای لەسەر دەکرێت یان بەمانایەکی تر لەشدان بە فەرمانڕەوایەتێکی تاکلایەنە بە هیچ شێوەیەک باش نییە لە سونگەی مافی کەمایەتەکانەوە لە سونگەی پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکادا لە سونگەی ژمارەیەکی زۆری دۆسیەکانی تریشەوە. بەڵام گەشتەکان لەڕێی فرەیەوە بەڕات بەڕێوە ئەو دەواازەکان کراوە دەبن بۆ بەرەو پێشچوون و ئەمەش هیوایە کە هەمانە. هەڵبەتە هەتا ئێستا چەند جارێک ئاماژەمان بەوە کرد کە کورد و جاهەپە چۆن لە یەک نزیک بوون و ئەم بەشەی کە ئێستا دێت باس لە پەیوەندی کورد و جاهەپە دەکەین.
هاوکاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننی ڕۆژی 31 مانگی سێ ڕەجەب تەیب ئەردۆغان تەواوی نێرانی خۆی بە تێرۆریست یان بە هاوکاریکردنی تێرۆریزم گونابار دەکرد و بە تایبەتیش ئەندامانی لایەنە کوردیەکان لە تورکیادا. ئەمڕۆ ئێمە لایەنێکی سەرەکین لە تورکیادا و ئەو لایەنەشین کە ئەنجامی هەڵبژاردن لە ئەستەمبول دیاری دەکەین هەر بۆ ئیتر خۆتان دەزانن دەنگ بەکێ دەدەن من هیچ ناوێکتان نادەمێ ناوی ئەو لایەنەش ڕناگەێنم بەڵکو دەڵێم یەکگرتووی هێزە دیموکراسی خوازەکان بۆ ئەندامانی هەدەپە لە ئەستەمبول بنمونە دایانزانی نوێنەرانیان سەر ناکەون هەر بۆیە زوو بڕیاری یەکلاکەرەوەی خۆیان دابوو. من بۆ خۆم ئەندامی هەدەپەم و دەنگ دەدەم بە کاندیدەکەی جەهەپە ئەمە لەبەرەوە نییە کە جەهەپەم خۆش دەوێت بەڵکو بۆ ئەوەیە کە پێویستە ئەم ڕژێمە بگۆڕدرێت دەنگ بە جەهەپە دەدەم تا ئەم وڵاتە جوان بێت پێویستە ئاکپە لا بدرێت. زۆرێک لە کوردەکان لە تورکیا لەگەڵ ئەو لێدوانانەی گەورە کاربەدەستانی تورکیادا نین کە گومان دەخەنە سەر پرەنسیپ و بەها و ڕێبازی سیاسی هەدەپە. هەدەپە تەنها لایەنێکە لە وڵاتەدا ئاشتی بێت هەر بۆیەشە دەخوازین دەنگ بە هەدەپە بدەین چکە هەدەپە داکۆشی لە دیموکراسی دەکات داکۆشی لە مافەکانی مرۆڤ دەکات. یەکێتی ئەوروپاش سەرنجی بەرامبەر ئەو سیاسەتەی حکوومەتی تورکیا هەیە کە نەیارانی خۆی و بە تایبەتیش سیاسەتمەدارانی کورد دەخاتە ناو خانەی تێرۆر و بە یاساکانی دژە تێرۆر دادگاییان دەکات. ئێمە هەروەها سەرنجمان هەیە لەسەر پێناسەی تورکیا بۆ تەرۆریزم کە لەگەڵ پێوانەکانی ئەنجومەنی ئەوروپادا ناگونجێت و بە تایبەتیش لەگەڵ یاساکانی دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ. ئێمە هەرگیز مافی بێچەند و چوونی تورکیا بۆ پاراستنی سەروەری و ئاسایشی خۆی فرامۆژ ناکەین بەڵکو ئێمە ڕێزدا داکۆکیکردن لەو مافانە دەگرین هەروەش لە گەلی تورکیا بەڵام هەر چۆنێک بێت ئێمە بەو جەختکردنەوەیە قائل نین کە هەموو ئەندامانی هەدەپە بە تەرۆریست بناسێنرن یان بگوترێت پەیوەندیان بە تەرۆریزمەوە هەیە هەر بۆیە تکایە بەردەوام بن لە ڕێبازی یاساییکردنەوەی ڕەوشەکە. دکتۆر مستەفا ئەکرێ پێم بڵێ ئەو سیاسەتەی هەدەپە چۆن هەڵدەسەنگێنی بە تایبەتی نزیک بوونەوە لە جەهەپە هیچ متمانەیەکەی ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر جەهەپە دەسەڵاتی یەکەم بێ لە تورکیادا بە هەمان ئەو پێوانانەی کە ئەمڕۆ قسەی لەسەر دۆسەی کوردەیە لە تورکیادا بە هەمان شێوە بەردەوام بێت. بەڵێ ئێستا جەهەپە بۆتە چەتێک بۆ دەستە بژێرێکی چەپڕەوەکان کە زۆر بۆن و بەرامەی تێدایە ئێستا جەهەپە وەک ئاکەپە بۆتە هێزێکی پێکەوەیی ڕاستی میانڕە و جا لەوانەیە دواتریش هەندێک لە کارکتەرە چەپەکانی تری تورکیا و هەندێک لایانی تر لە ڕاستی میانڕە و وەک هاوبەش لەم جۆرە پرۆسێدا بچنە ناوە بە هەمان شێوەش بۆ کوردیش کورد بڕیارێکی استراتیژیدا بۆ ئەم هەڵبژاردنەی کۆتایی مانگی سێ کە سەرکەوتنی بۆ هێنا و وەک دەڵێن خۆ هەر هیچ نەبێت کاندیدەکەی ئۆپۆزیسیۆن سەرکەوت هەروەها ئاماژەیەکی سمبولی گرنگیش بوو لەسەر وەختێکی قورسدا لەگەڵ جەهەپەدا و جەهەپەی خستۆتە بەردەم بیرکردنەوە لەوەی لە ئایندەدا دەتوانێت چی بکات جا بەڕاستی لە ئێستادا هیچ متمانەیەک نییە بەڵام بۆ ئایندە ئەمە ئەزمونێکە بۆ ڕێگەکانی پەیوەندیەکی ناوخۆیی کە بەهێندوە تۆ ئاماژە بەوە دەکەی کە دەڵی کورد دەستکەوتی هەبوو لەم هەڵبژاردنەدا و یاخوا هەڵبژاردنەکە خۆی ئەنجامەکە بە تایبەتی ئەوەی ئەستەمبول بوو بە دەستکەوتی کورد چییە لەمە؟ ئەگەر بێت و لایەنی فەرمانڕەوادان بنێت بە ئەنجامی هەڵبژاردنەکەی ئەستەمبول و پەسەندی بکات و سەرکەوتنی فەرمیانەی ئۆپۆزیسیۆن ڕابگەیەندرێت بیرمان نەچێت ئەستەمبول گەورەترین شاری کوردنشینە لە تورکیادا ئەوە بەلای کەم کورد دەتوانێت نوێنەرانی خۆی هەبێت و قسە لەسەر دۆسیەی ناسنامە و دۆسیەکانی تری خۆی بکات لەگەڵ ئەکرەم ئیمامۆغڵو هەروەهاش لەگەڵ کاندیدەکانی تری ئایندە لەگەڵ ڕێبەرانی تری جەهەپە مەبەستم لەوانەیە کە هێڵی ئایدۆلۆژیان نییە لە بیرمان نەچێت ئەکرەم ئیمامۆغڵو لە دەستە بژێری جەهەپەوە نەهاتووە بڕیارەکەی جەهەپە بڕیارێکی دروست بوو کە کرانەوەی هەبێت و کاندیدەکەی لە دەستە بژێری جەهەپە نەبێت لێرەدا مەبەستی منەوەیە پێویستە لە استراتیژیەتی درێژخایەن بڕوانین و بەم ئاراستەیە بڕوات کە جەهەپە لەگەڵ چەپەکان و کوردی تورکیادا پەیوەندی دروست کردووە ئەمەش خۆی لە خۆیدا سەرکەوتنە ئارام بەڕای تۆ جەهەپە لە پەرلەمانی تورکیادا پشتیوانی لە کوردەکە ئەگەر بێت و جارێکی تریژ ڕەجەب تەیب ئەردۆغان کار بەدەستە هەڵبژێراوەکانی کورد وەکو چۆن 5 ساڵ لەمەوە بەرکردی هەمویان لا بدات و خەڵکی متمانە پێکراوی خۆی لە جێیاندا بنێ جەهەپە پشتیوانیان دەکا بەڕای تۆ؟ No, I don't.
نا لەو بڕواایدا نیم دەشتوان پێشت بڵێم بۆ ئەم دوو هێزە سیاسی هەن ئاکەپە و جاپە کە بەڕوانی من دیدەهی دژمنکارانیان هەیە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە ئەرمەنیەکانیش ئەوەی ئێستا جیاوازە ئەوەی کوردەکان توانیان بەباشی کارتەکەی خۆیان بەکار بهێنن لە ڕێی هەدەپە و ئامرازی تریشەوە خۆی سەلماند لە باسنەکانی هەڵبژاردندا ئەمەش وها دەکات لایەنەکانی تر لە هەموو ڕوویەکەوە بەهێن وەری بگرن و هەروەهاش پێداچوونەوە بە دیدی بووچوونەکانی خۆیشان نابکەن جا بەڕاستی دەکرێت ئەمە بەرەو پێشچووندا بندێت و دەشکرێت هەندێک جار بێتم مای هێنانە ئارای ئاشتی بە شێوەیەک ناکرێت بگوترێت لەسەر بنچینەی گۆڕین و کارکردن سەرخواستی باشە بەڵکو ڕاستیەک ئەو فاکتەی دێنێتە ئاراوە و بریتیە لەوەی کورد هێزی خۆی هەیە و ئەمە شتێکی گەورەیە کورد بۆ لەمە دواتوانێت چی بکات کورد دەتوانین بنکەکانی خۆی بەهێزتر بکات خۆی وەک لایەنێک لە هەڵبژاردنەکاندا خۆی بسەلمێنێت و یەکرازی خۆی پارێزێت ئەمەش پێم وایە بەگشتی لەناو هەدەپەدا دەکرێت بەڵام بێ هیچ گومانێک ئامرازی تریش هەن پێویستە کورد وەک لایەنێک خۆی بدەتە ناسین کە هێزە سەرکیەکان بزان پێویستیان بە کورد و لە هەمان کاریشدا بنەماکانی بوونی کورد تۆکمە بکرێت لە ڕووی سەرمایەی سیاسیەوە پێم وایە ئەگەر ئەمانە بکرێن ئەوە هەریج نەبێت دەبێتە مایە ئاستێکی کەمتری دژمنکاری ئەکەپە و جاپە بەرامبەر دۆسیەکانی کورد دکتۆر مستەفا بەڕای تۆ ئەردۆغان لە هێز و توانایی کورد تێگەیشت لە هەڵبژاردنە تا جاریشی کە بە شێوەیەک کە هەڵس و کەوت لەگەڵ کووردا بکە دەزانی ئەگەر بە پێی لێدوانەکان و ڕاگەیاندنەکان بێت ئەوە نا لی تێنەگەیشتووە ئەوەی لی تێنەگەیشتووە ئەوەیە کە بابەتی سەرەکی ئابووریە وەها بیری لێ دەکاتەوە کە لە بازنەی هەڵبژاردندا هەر تەنها ڕەوشی ئابووریە لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژ ئاوا خەڵک دڵخۆش دەکات و بە تەنها چارەسەریشی دەزانێت ئەڵبەت ئەمە بە پێی لێدوانەکان سەبارەت بە دۆسیی ناسنامە و مافەکانی کورد کە ئەردوگان و ئاکەپەی بەهێز کرد ئێستا پرسیارەکە ئایا دەگەڕێتەوە بۆ ئەو سەروەختە و هاوپەیمانی هەبێت لەگەڵ لیبرالیەکان و ئەو جۆرانەدا ئەگەر وا بکات ئەوایانی پشتکردنە مەهەپە و بێگومان ئەمەش شتێکی مەحاڵە ئەم وەرسەرخانەش وەک هەموو دەزانین لە هەڵبژاردنەکانی ساڵی 2015دا بوو کە دەتوانم بڵێم زۆر لەم هەڵبژاردننی شارەوانەکان دەچوو چونکە ئاکەپە گورجێکی گەورەی بەرکەوت کاتێک هەدەپە گەیشتە ڕێژەی لە سەدا 13. من دەگەڕێمەوە وڵاتان حەز دەکەم بڕێ قسە لەسەر مەسلەی ناتۆ و تورکیا بکەین وهروە کاریگەری وڵاتان لەسەر تورکیا حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان هەر تەنها لە ئاستی ناوخۆدا کێشەی نییە بەڵکو لەسەر ئاستی دەرەوەیش گرفتی زۆرن لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەتیش لەگەڵ ئەندامانی هاوپەیمانێتی ناتۆدا دەبێت تورکیا بڕیاری خۆی بدات ئایا دەیەوێت وەگەندامێکی گرنگ بمێنێتەوە لە سەرکەوتوترین هاوپەیمانەتی لەشکری لە مێژووی جیهاندا یان دەیەوێت باری ئاسایشی ئەو هاوبەشیە بخاتە مەترسیەوە بەهۆی بڕیاری خراپەوە کە دەبێتە مایەی بنکۆڵکردنی هاوپەیمانەتیەکەمان ئەمریکا هەنگاوەکانی تورکیا بەرەو رووسیا و کڕینی موشکی S-400 بە جێرە شێوێنی و تێکدانی پەیوەندیەکانیان ناودێر دەکات و ئاگاهیش دەدات بە تورکیا سەودایەکی 2 میلیار و 500 میلیۆن دلاری بۆ کڕینی موشەکی جۆری S-400 دژە فڕۆکە لە رووسیا مایە مەترسیێکی گەورەیە بۆ سەرناتۆ بۆ سەرهێزی ئەم هاوپەیمانەتیە بەڕاستیش ئەو هەنگاوانەی تورکیا دەینێت بەو ئاراستەیەدا جێرمە و کێشەیە لە کاتێکدا ئەمریکا سیستمی پاتریۆتی بۆ بەرگری ئاسمانی داوەتێ پەنتاگۆن پێشتر بەڕوونی و ئاشکرایی باسی کردووە و منیش دووبارەی دەکەمەوە ئەگەر تورکیا ئەو سەودایە بکات ئەوە بەشداری تورکیا لە بەرنامەی F-35دا دەکەوێتە بەرمەترسیەوە دەسەڵاتداران و فەرمانڕەوانی تورکیا جەخت دەکەنەوە لەوەی ئەو ئاگاهیانەی ئەمریکا دەیانداد لە جێی خۆیاندا نین و سووریشن لەسەر کڕینی موشەکی بەرگری لە رووسیا ئێستا سەودای موشکی S-400 کراوە بێگومانەوەی ئەمریکا دەیڵێت ڕاز نین لەبەر یەکشت ئەوی ژەوەیە کە ئێمە پرۆسەی کڕینی S-400مان تەواو کردووە و دەستیش کراوە بە پارەدانیش ئێمە پێشتر داوای سیستەمی پاتریۆتمان کردووە لە ئەمریکا بەڵام بەداخەوە ئامادە نەبوو بە هەمان ئەندازەی پێشکەوتووی S-400ەکانمان بمانداتێ لە مانگی حوتەوە دەست دەکرێت بە گواستنەوەی S-400ەکان بۆمان بەڵام وەک وەزیری دەرەوەی تورکیا باسی دەکات پێ دەچێت هەوڵەکان هێشتاش بەردەوام بن بۆ باشترکردنی پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و واشنگتن
لە هەموو ڕۆیەکەوە ئێمە هەمیشە لە هەولی پەرەپێدان و توکمەکردن و قوڵکردنەوەی پەیوەندیەکانماندا بووین لەگەل هاوپەیمانەکانماندا و بەتایبەتیش لەگەل ئەمریکادا. ئێمە ئەو پەیوەندیەشمان بەرز ڕادەگرین. ڕاستە چەند کێشە و ئاڵۆزی هەر لە نێوانماندا و ئەمانە وتوژیان لەسەر دەکرێت. سەرۆکیەکانمان لە ڕێی تەلەفۆنەوە لە پەیوەندی بەردەوامدان. ئارام هەر لە سەرەتای بەرنامەکە جۆمان لە ئەردۆگان بوو وەک ئاماژەیەک بە ئەوروپا بە ئەمریکا باز لە دەستێوەردان دەکات. ئەمەی کە ئێستا تورکیا بەرامبەر بە ناتۆ دەیکات یاخو بەرامبەر بە ئەمریکا دەیکات و نزیک دەبێتەوە لە رووسیا چ مانایەک هەڵدەگرێت لای تۆ؟ ڕاستیەکەوەیە تورکیا زۆر دەمێکە پشتی کردوتە ئەمریکا هاوپەیمانەتی ناتۆ تازە واشنگتن بەو ڕاستی زانیوە لە ناو لە دەرەوەی حکوومەتیش هەوڵ هەن بۆ باشترکردنی ئەو پەیوەندیانە. پێم وایە هەروە دێو ئەو ڕایە زیاتر دەبێت کە کاری لەسەر ناکرێت و بەم شێوەیە بەڕێوە ناچێت. زۆر کەس گەشتونە ئەو بەرەنجامی پەیماننامی ناتۆ هەرتەنها لەسەر کاغەزە و لە شوێنی تر بەجێ ناگەیەندرێت. پێم وابێت ئەو پرۆسەیە دەبینین کە هەموو لایەک بە ئاگا بێتەوە لەوەی تورکیا چیدی ئەو هەپمان پێشوونیە. دکتۆر مستەفا بۆ خۆت دەزانی ینی بەهۆی نزیکی تورکیا لە وڵاتانی ڕۆژاواوە بەهۆی ئەندامەتی تورکیا لە ناتۆە تورکیا لەو ناوچەی جیهاندا کە تیایدایەتی توانیەتی زۆر شت بکات. بۆ لەمە دووە ئەگەر لە ناتۆ بێتە دەرەوە و یاخۆ ئەگەر ئەندامانی ناتۆ ڕەتی بکەنەوە کە بەوەی تورکیا ئەندامیان بێ تورکیا لەو ناوچەیەدا چ جۆرە پێگەیشی دەبێت؟ کاریگەریە دەست بەجێیەکە لەسەر ئابووری دەبێت. ئەمە ڕاستیەکەیە. ئێستا ئەردوگان بژاری لەبەردەستایە تێدەگات لەو پاشەکشانەی بەهۆی کێشەی ئابوووریەوە دێنە ئاراوە بەهۆی داڕمانی زیاتری ئابوووریەوە و چۆنیش کاریگەری دەبێت بەسەر شارە گەورەکانی وەک ئەستەمبول و ئەنکەرە و ئزمیر و ئیتر دەسەڵات لەدەست دەدا لەو شارانەدا. لەبەر ئەوە دەبێت شتێک بکات. هەموو ئەمانەش ڕێک بەسراونەتەوە بە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ ئەمریکا و بازاڕەکانی جیهانیشدا. بە دڵنیاییەوە ئەمە کاریگەری خۆی دەبێت و لێرەشدا یەکێتی ئەوروپا و ڕۆژئاوا باشترین هاوپەیمانی بازرگانی ئابوورین بۆ تورکیا نەک مۆسکۆ ینی وڵاتانی ڕۆژئاوا نەک رووسیا. هەر بۆیە دەکرێت بڵێم پاشەکشەکردنی ئەردوگان لەم دۆسیە چارەسەرە و ئەمەش بڕیارێکی استراتیژی دەوێت لە بواری ئابووریدا. ئەگەریش نەیکات ئەوە دەشێت ئەردوگان هێزی زیاتری خۆی لەدەست بدات. لێرەدا کێشەی مەهەپەش دێتە ئاراوە. ئایدۆلۆژیەتی مەهەپە هەرگیز ڕێگە بە و نزیک بوونەوەی نادات لەگەڵ رووسیادا. بە پێچەوانەوە ئەو ئایدۆلۆژیەتە ناسیۆنالیستیە لەگەڵ نزیک بوونەوەدایە لە بازاڕەکانی جیهان. بەڵێ کاریگەریە ئابوووریەکە قورس دەبێت و دەشبێتە دوو هێندە بارگرانی بەسەریەوە چونکە تورکیا دەبێتە وڵاتێکی داخراوی سەر بە رووسیا ئەمەش وەک کارەسات بەسەر ئەردوگاندا دەشکێتەوە. پێم وانە ئەردوگان بە سانایی ئاوەها هەنگاوێک بنێت بەڵام لەوانەیە بە ڕێگەیەک یان بە ڕێگەیەکی تر هەوڵی خۆی بدات لەو ڕوانگەیەوەی وەها بۆی دەچێت کە دەتوانێت هاوسەنگیەک لە نێوان واشنگتن و مۆسکۆدا بێنێتە ئاراوە جا هەر بەڕاستی بڕوای بەوەیە. پێ دوایە ئارام ئەردۆگان بتوانێت ئەو هاوسەنگیە لە نێوان مۆسکۆ و واشنگتندا دروست بکات؟ بەڵێەوە هاوڕام لەگەڵ دکتۆر مستەفادا و دەستڕاگەشتنی تورکیا بە بازارەکانی جیهان و بە سەرمایشدا زۆر گرنگە بۆ ئەنکارا تا بتوانین پشت بکاتە ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا. لەبەرەوە پێم وایە هەوڵی دۆزینەوەی ڕێگەیەک بۆ گەڕانەوەی دەدات بەرەو ڕۆژاوا. بەڵێ دڵخوازی بۆ رووسیا دەکات بەڵام بڕوا ناکەم بگاتە مارەبڕینی ئەنکارا و مسکۆ. ئەگەر ئەو ڕێکەوتنە لەسەرکردنی موشەکەکان تەواو ببێت وەکو ئەردۆغان جۆمان لێ بۆ خۆی دەڵێ لە مانگی حوتا دەست دەکرێت بەگەیاندنی ئەو موشەکانە لێرەدا چۆن؟ پێم وابێت تورکیا دەیەوێت پەیوەندی ئاسایشەکانی خۆی جۆراجۆر بکات نەک بیگۆڕێت و لەگەڵ ئەم وڵات ئەو پەیوەندیانەی ببڕێت و لەگەڵ ئەوی تریان دای بمەرزێنێت. ئەو تورکیا دەیکات وەک پەیامێکە بۆ ئەمریکا و ڕۆژاواش کە ناکرێت چیان دەوێت تورکیا بیکات. ئەمە ڕێگەیەکە ئەردۆگان دەخوازێت باڵادەستی خۆی نیشان بدات. بەڵام لە ڕۆیادا نیم ئێستادا بێت ئەو پردە بشکێنێت. تەنانەت ئەگەر بیشێوێت ئەو پردە بشکێنێت ئەوە ئەمریکا ئامادەی ئەوە نیە هێشتا نەگەیشتە و قەناعەت. بۆچی؟ دەتوان ئاماژە بە ڕۆژی 24 مانگی 4 بکەم و نزیکە لێمان وەک تاقیکردنەوەیەکی دەبێت بۆ هەردوو وڵات سەبارەت بەوەی ئایا دەیانەوێت ئەو پردە بسووتێنن یان نا کە ماوەیەکی دوور و درێژ ئەمریکا و تورکیای پێکەوە بەستە بوو. بە هەر سەیرێکی دووسێ ژینۆسایدکردنی ئەرمێنیەکان بکەین. ئەمریکا دانی بە ژینۆسایدکردنی ئەمریکاندا ناوە. لێرەوە دەزانین کە ئەمریکا کێشەی لەگەڵ ئەردۆگاندا نییە وەک کاندید بەڵکو لەگەڵ ئاراستەکانی تورکیادا هەیەی وەک وڵاتێک. بەڵام هێشتا ئەومان نەبینیوە چونکە دەستیان بە هیوایەکەوە گرتووە کە قۆناغی پاش ئەردۆغان زیاتر بەلای ئەمریکادا دای دەشکێنێت.
ئەمە ڕای تایبەتی خۆمە لەگەڵ هەروە دێ و نزیکبوونەی لە 24 و لەگەڵ ڕەهەندی ئەو بابەتانی ئەمڕۆ باسمان کردو ئەو ڕیفۆرمانەی ئەگەریان هەیە لە تورکیادا و ئەو ڕۆڵەی کورد دەیبینێت لەو بەرەوپێشچوونانەدا وەک چۆن پێشتر ئەمەنیەکان هەیان بوو بەڵام نەگەیشتنە جێ ئەمڕۆ خوشحاڵین بۆی کاراکتەری تر کای لەسەر دەکەن و شانیان داوەتە بەر و هەوڵی بۆ دەستێنانی بەرەوپێشچوون دەدەن. دکتۆر مستەفا زۆر بە کورتی چەند هاوڕای لەگەڵ ئارامە. بەڵێ هاوڕام لەگەڵ ئارامدا هەرچەندە ئاماژەمان بە سزا ئەبوووریەکان نەکرد کە وەک بارێکی ئاسایی لە بەرنامەی ئەمریکادا نییە بە تایبەتی کاتێک دێتە سەر تورکیا بەڵام وەک هەنگاوێکی بێپێشینە لە هاوینی ڕابردوودا ترامپ بە کاری هێنا و کاریگەری خۆیشی هەبوو ئەردوگان پاشەکشەی کرد ئەمریکا ئەو هەنگاوە دەگرێتەوە بەر ئەگەر سەودای S-400 بکرێت. دکتۆر مستەفا زۆر سپاست دەکەم ئارام. زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەی چاوی واشنگتن زۆر سپاس. تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی. Thank you very much.